دان پێدانان. شادمان مەلا حەسەن ڕای وایە ئەمڕۆ ئیسرائیل وەک یەکەم دەوڵەتی ئەندام لە 193 دەوڵەتە تەواو ئەندامەکەی نەتەوە یەکگرتوەکان دانینا بە دەوڵەتی خاکی سۆماڵ کە لە ساڵی 1991ەوە لە سۆماڵی گەورە جودا بووتەوە و ژیانێکی ئارامی سیاسی لەم هەرێمە تا ڕادەیەکی باش بەڕێوە دەچێ و ئاڵوگۆڕی دەسەڵات هەیە. چیرۆکی سۆمایلاند دوور و درێژە بۆ ئەم کورتە پۆستە نابێت، بەڵام بۆی ئیسرائیل ئەم کارە دەکات. ئیسرائیل وەک وڵاتێکی ڕوبەر بچووک لە دوورگەیەکی پڕ کێشە و ئاژاوە و سەرجەم دوژمن باش هەڵکشاوە. زۆر لە دوژمنە تەقلیدیەکانی تێکشکاندووە. لە سەدەی ڕابردوو وڵاتەکانی وەک میسر و سووریا و ئوردن و لوبنانی تێکشکاند. لەم سەدەیەش حەماس و حیزبۆڵڵا و لوبنانی و گروپەکانی سووریای داغان کرد. ئێران و تورکیاشی خستۆتە گومانێکی لیخن. بۆ ئیسرائیل ئیتر پێویستە پەل باوێت. لە ڕووی قۆڵایی استراتیژی یاخود هەژمونگەری جیۆپۆلەتیکی دەبێت شوێن پێگەی خۆی قایم کات لە بەرامبەر یاخود لە پشتی دوژمن و نەیارەکانی. ئەم هەنگاوە لە ڕووی سیاسی و زۆرمانەدارە، واتە لەمەولا هەموو ئەو هەرێم و میلەتانی سەرزەمین و میلەت و ئازادبوونیان هەیە داتوانن ببن بە دۆستی ئیسرائیل تاوەکو دانیان پێدا بنێت. ئەم هەنگاوە لە داهاتوودا لەوانەیە ڕێگایەک بێت بۆ ئەوەی دان بە ڕۆژهەڵاتی لیبیا بنێت وەک دەوڵەتێکی سربەخۆ، بە هەرێمی دارفۆر، بە سوێدای دروزەکان، بە کوردی خۆمان لە ئێران و سووریا و عێراق و تورکیا، بە پێی بارودۆخی لایەنی ئامادەبوو بۆ ڕاگەیاندنی سربەخۆیی. ئیسرائیل خۆی گەورە کرد و نوێنەرایەتی ئەمریکا دەکات لە ناوچەکە. کاتێ ناتەنیاهۆ دەڵێ ڕوخساری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین، بێ بەرنامە و بێ استراتیژ نییە. سۆمالیلاند هەڵکەوتێکی جیۆسیاسی زۆر باشی هەیە بۆ ئیسرائیل، چەند باش بێت ئەم شوێن پێگەیە بۆ سۆمالیلاند زۆر زیاتر، چونکە دەواازەیەکی گرنگی جیهانی بۆ کرایەوە. ئیسرائیل جوان یاری دەکات لەسەر پێکاتە نەتەوەیی و ئاینی و مەزابیە بێ ماف و چەوساوەکانی ژێردەسەڵاتی تورک و عەرەب و ئێران. بەڵام پێکاتەکان هێشتا ئامادەگی باشیان نییە. داهاتوو شتی تر دەردەخات. لە ڕێگایە دڵنیابن. ئیسرائیل ناوەستێ.